گومڕابوون ئەوەیە خەڵکێکی کەم متەئەسر بێ پێی کە نازانێت چێە کتێبێکی کۆپی کراوە لە ئێرانەوە دەرچۆ بە ناوی ئیبن سونی الکوردی کەس نازانن نووسەرەکە خۆی چێ ئەو کاتە تەمان کە کەس نەیزانی من بۆ خۆم مەزانم بەڵام ئێستا تۆ ئەزانی کە عوسمان شەفیقی جەمجەماڵی ئەوانەی کە عوسمان شەفیقی ژەناسن لە کۆن و ئەزانن چەند داماوە ئەزانن ئەم کابرایە تواناینە بۆ دەرسی تەجوید بڵێت و قابل ئێستا مەقاسد و شەریعی شاطبی مەمۆ شەرحکە بە هەوا هەوەسی خۆی کەوتوتەوە خوای گەورە هیدایەتیشی بدا هیدایەتی ئێمە شوێش بدا چونکە من یەکێک لە سەبەبی ئەوەی کە نامەکەشم نووسی بە حەسەنی ڕۆحانی کە بوو بە ڕێز جمهور خوای گەورە شاهیدە ئەم کابرایە بوو لە نامە یەکەمما کە نووسیم و بڵاوم کردو تاشمان نووسی بوو وەکو عوسمان شەفیق کە کابرایەکی کەسایەتیەکی ئیسلامی کوردە کاک ئاوات خوای گەورە ئازادی پێ ببەخشێت تەلەفۆنی بۆ کردم خێراوەتی مامۆستا لای بە لەسەر ئینتەرنێت چونکە ناوەکە باتیایە نەبێت خێران لام بردو نزیکی 40 دقیقە 45 دقیقە لەسەر ئینتەرنێت و ناوەکەی ئەوم ڕەش کردەوە کردم بە بەیانێکی تر ئەوەی کە بڵاو بۆ تۆ ئێستا بەیانی دووهەمە کە ناوی عوسمان شەفیقم لێ لابرد یەکێ لە سەبەبەکانیش کە نامەکەم بۆ عوسمان شەفیق بۆ حەسەنی ڕۆحانی نووسی ئەوەیە کە عوسمان شەفیق بێتە دەرەوە لە زیندان کەچی ئەوەش وەفایەتی با بڵێن ئەوەش تێگەیشتن و عەقڵێتی ئەگەر تۆ هاتوویتە دەرەوە لە بندەسی ئیطلاعاتنی باشە تەلەفۆنی من لە ساڵی 1992 نەگۆڕاوە خۆ تۆ توانی تەلەفۆنی بۆ من بکەیت و پێم بڵێیت هەرە کاکە ئەم قسانت کردووە ئەمە ئەخیر قسەی تۆیە یا لە کۆنا بۆ ئێستا پێت وایە هەڵەیە مامانە ڕوو نەبوو